من پێم باشە هەموو ڕۆژەکان ئێمە دانین بۆ بەرەنگاربوونەوەی توندوتیژی دژی ژنان لەبەرەوەی توندوتیژیەکان لە کاتی ئێستادا لە پەرەسەندنێکی زۆر خێرا و مەترسیدایە ڕۆژانە ئێمە گوێبیستی ئەم جۆرە کردەوانە ئەبین و خەریکە ئێستادەیە بوویتە جۆرێک لە ڕەفتار و سلوکی ڕۆژانەی تاکەکان ئەوەش بێگومان مەترسیەکی گەورە لەسەر خودی کۆمەڵگەش دروستەکە و لەسەر گەشەکردنی کۆمەڵگە و لەسەر دواکەوتوی کۆمەڵگەش دروستەکە ئێمە ئەگەر بین باسی ئەو بکەین کە ئایا حکوومەتی هەرێمی کوردستان بۆ هەموو دام و دەستگایانێکی ئێستا هەیەی تا چەند ڕێگر بۆیان تا چەند توانێتی ڕێگیری بکات لە پەرەسەندنی ئەو توندوتیژیە ئیش کراوە لەسەر ئەم بابەتە و زۆر جاریش دەستگا فەرمیەکان یان دەستگا ئەمنیەکان ڕاستپێردراون بۆ ئەوەی هەم لەو حاڵەتێک کە ژنێک ئەکوژرێ یان لەو حاڵەتەی ژنێک توندوتیژی بەرامبەر ئەکرێ بۆ یاسانێک کە دەرچوە لە پەرنەمان بەرەنگار ببنەوە بەڵام کەمتر خەمیشی زۆر تێدا ئەبیندرێ لە بەرەوەی زۆر جار ئەو یاسایانە وەکو پێویست لەسەر ئەرزی واقع جێبەجێ ناکردن ئەو یاسانێک کە لە ئەو یاسایی بە تایبەتی کە بۆ بەرەنگاربوونی توندوتیژی خێزانی کە دەرچوە تا ئێستا کە ئێمە سەیرەکەن یاسایەکە من وەکو خۆم چەند جارێک خوێندیتمەوە کە ئیشم پێ بووە کۆمەڵێک برگە و مادەی زۆر جوانی تێدایە بەڵام ئایا تا چەند جێبەجێکرا ئەمە گەڕێت و سەر لایانی تەنفیز لایانی جێبەجێکار ئایا لایانی جێبەجێکار توانی ویەتی ئەم یاسایە لە واقعدا جێبەجێ بکە ئایا هەتا ئێستاکە هیچ ژن کوژێک دراوەتە دادگا بە بەبەرچاوی خەڵکەوە ئایا ئەو ژن کوژانە زۆربەی جار لە ڕووی یان لەلایانی کۆمەڵایەتی و سڵحیان بۆ کرا و دەرباز بووینە لە تاوانەکانیان یان زۆر جار لە بەردەستی دەستەڵات و هێزە ئەمنیەکانی شڕایان کردو دەستگیر نەکراون ئەمە حاڵەتێکی دەرونی زۆر خراپی بە تایبەتی لای ژنان دروست کردووە منێکی ژن ئێستا لەوانەیە هەست بە ئەمان نەکەم بە دڵنیایی نەکەم لە ئەم نەگەر بە ڕوبەڕووی توندوتیژی ببمەوە یان تەشقەڵەکەم پێ بکرێ ئایا ئەو یاسایەکە هەیە بۆ من تا چەند ڕێگر ئەبێ بۆ ئەوەی بەرەنگاری ئەو توندوتیژیە ببمەوە بەڵام من وەکو وتم لایانی باش و خراپیشی هەیە زۆر جاریش خۆشببختانە بە تایبەتی لەم سنوورە زۆر جار خودی جێگیری سەرۆکی حکوومەت هاتۆتە سەرخەت لەسەر ئەو حاڵەتانی ژن کوشتنیان ئەو ژنانەی کە بەرەنگاری ئەو ژنانی ڕوبەڕووی تونند و تیژی ئەبنەوە زۆر جار دام و دەستگاکان ڕاستپێردراون زۆر جار بڵێن چاڵاکی جۆرا جۆر کراوە زۆر جار وەیە پلان و پێشنیاری باشیش هەبووە بۆ ئەوەی لەم حاڵەتانە کەم بیتەوە بەڵام ئێمە خەریکە یعنی وامان لێ دێ بڵین چونکە لەبەرەوەی تاچی ئێستای ئێمە لە بنچینەدا پەروەردەیەکی دروست ناکرێ ئێستا بۆیە وای لێ هاتیە مناڵەکانمە لەگەڵ توندوتیژی گەورە ئەبن و لە ڕووی پەروەردەیەوە تەنانەت لە ناو خێزانیشە ئەو تاکە بە شێوەیەک پەروەردە نابێت کە هۆشیاریەکی هەبی بەرامبەر بەم حاڵەتە ئێستا بەداخەوە زۆربەی دایک و باوکەکان لەگەڵ ئەو تەکنەلۆژیای سەردەمەدا تەعامل ئەکەن مناڵێکی کە هێشتا هەر لە تەمەنی بچووکایە ئایپاتێک و مۆبایلێکی لەبەردەستەیە ئەوە خەتێکی ئەتەرنێتی هەیە جۆرەها توندوتیژی ئەبینێ لەناو ئەو مۆبایلە و لەناو ئایپاتە دوایە دەیوێت بەواقعی جێبەجێ بکە بەداخۆ ئێمە ئێستا لە میدیاکانە بینین زۆر جار مناڵێک ئەمەی کە بینیویەتی لە بەردەستیتی مەسەلەی خۆسووتاندنە مەسەلەی کوشتنی خوشک و برایەکانتی مەسەلەی هەر ئێوێ بێ لە ناو ماڵەکەی خۆی جێبەجێ بکە کاتێ ئێمە لە ناو ماڵەکەی خۆمان نەمانتوانیوە بەر بە توندوتیژی بگەێنێ ئەم تاکە لەگەڵ ئەم حاڵەتە دەرونیە خراپەوە گەورە ئەبێتن لەگەڵی دێتە ناو کۆمەڵگە یان کەواتە ئێمە ئەبێ لە سەرتاوە ئیش لەگەڵ تاک بکەین ئیش لەگەڵ پەروەردەکردنیشی تەندروست بکەین من پێم وایە ئەو ژینگە سیاسیە بێسەر و بەرەوە ئەو ژینگە سیاسەت تەم و مژاوی و ئاڵۆزێکی ئێستا لە هەرێمی کوردستانەیە هۆکاری سەرچین وەزائیدەن ئەو فەوزایە میدیایە کە لە سوسیال میدیا هەیە ئێستا ئەمانە هۆکاری سەرچی بڵاوبوونەوەی توندوتیژین لە هەرێمی کوردستاندا بەڵێ ئەگەر سانسۆر بخرێتە سەر سوسیال میدیا ئەگەر ڕێگری بکرێت لە تەشهیرکردن لە بوختانکردن لە هاندان بۆ توندوتیژی کە ئەوە بە تەئکیدی لایانی دەستەڵات ئەگرێتەوە دەستەڵات ئەتوانێت ئەو فەوزایە کە لە میدیایە کۆنتترۆل بکات زۆر جاروەیە میدیا سێبەرەکان
ڕۆلی سەرچیان هەیە لە تەشەنە سندنی مەسلەی تونند و توژیەکان ئەگەر سانسۆرێک هەبێ یان بڵێن یاسایەکی تۆکمەی ڕۆژنامەگەری هەبێ بۆ سوسیال میدیا هەبێتن بە تاکید بەڵام لەلایەنی حکومەتەوە دەرچێ بڵێ ئەبێ لەلایەنی دەسەڵاتەوە دەرچێ ڕێگر بێتن لەبەر دەم ئەم لێشاوە و فەوزایە میدیایەکی ئێستا هەیە زۆر جاروەیە ئێستا لەم چەند ڕۆژانەی ڕابردوو ئێمە بینیمان لەو شاری سلێمانی ژنێک سوتا بوو ئیتر میدیاکان وا گەوریان کرد یەکێکی وت خەسۆکەی سووتاند یەکێکی هاوسەرەکەی بوو یەکێکی وت خۆی بووە یعنی هەر یەکە سیناریۆیەکدا تاشێ دوای سەیرەکەی لەوانی هیچیان لەو سیناریۆیانە ڕاست و دروست نەبیتن کەواتە لێرە ئەبێ ئەرچی سەرەکی حکوومەتی هەرێمی کوردستانە وە پەرلەمانی کوردستانە یاسایەک دەربکەن بۆ بەرگرتن بم فەوزایەکی ئێستا لە میدیاکانە هەیە لە بەرێ ئەو تونند و تیژیەکان ئێستا بەڕێی من میدیا زیاتر هۆکارە لە پەرەسەندنی تونند و تیژی زۆر شتەکان دێنە بەرچاو و ڕێگر ئەبن لە کۆنتترۆلکردنی حاڵەتەکە و ڕێگر ئەبن لە چارەسەریش خۆی گرنگە کە تۆ حاڵەتێکی وا دروستەبی بیر لە چارەسەر بکەینەوە نەک بیر لە ماشێتی گەورە بکەینەوە لە ناو میدیاکان بەداخەوە زیاتر چونکە ئەوانکاریان لەسەر ماشێت دروستکردن و کۆکردنەوەی خەڵکە یان سەرنجڕاکێشانی خەڵکە بەلای خواندە زیاتر بیر لە چارەسەر ناکرێتەوە کەواتە من پێم وایە حکوومەتی هەرێمی کوردستان پێویستەکە وەکو لایانی جێبەجێگار بەر بەم فەوزایە بگرێ ینی پێم وایە مە سەرباری ئەم پێشکەوتنەی کە لە ڕووی سیاسی و کۆمەڵایەتی و ئابوووریەوە بەدەستمان هێناون بەڵام نەمانتووە دەربازی قۆناغێکی تر بن کە ئێستا کە پێ ئەوترێ ڕاگررتنی باڵانسی جێندەری یەکسانی جێندەری لە هەموو ئەو پێگانە لە هەموو ئەو شوێنانە کە پێویستە تێدا ژن و پیا تێدا قەرار بدەن یان ژن بگاتە سنتەری بڕۆ من هەمیشە لە هەموو نووسینەکانم یان لە هەموو تاپێکەوتنەکانم ئاماژەم بەوە کردووە ڕاستە لەناو حیزبە سیاسیەکان تا ڕادەیەک ژنان هاتوونەتە پێشەوە بەڵام ژنان نەگەیشتوونەتە سنتەری بڕیار سنتەری بڕیار کوێیە سنتەری بڕیار لایەنی جێبەجێکارە مەسەڵەن ژنمان نییە سەرۆکی حکوومەت بێ ژنمان نییە وەزیری ناوخۆ بێ ژنمان نییە وەزیری پەروەردە بێ ئەمانە ئەو شوێنانن کە پێویستە تێدا ژن ڕۆڵی تێدا بجێڕیتن دەستی هەبێ لە پەروەردەکردنی تاکە وەبیری من پێم وایە ئەم وەکو ئاماژەم پێکرد سەرەتا ئەو ژینگە سیاسی ئالۆزێکی ئێستا لە هەرێمی کوردستانەیە و ئەو دابوونەریتە کۆمەڵایەتیانە و ئەو بربەستە ئاینیانە ئەمانە هەموو ڕێگری سەرچین کە ئەمە نەمانتوانیوە ژنانێکی بەتوانە ژنانی چاونەترس بێنینە ئەو پێگانی کە پێویستە تێدا ژن قسەی خۆی تێدا هەبی یان ژن داوای ئەوە بکاتن وەکو پیاوەکە یەکسان بی هەرچەندە من بەڕاستی پێم خۆش نەباسی وشە یەکسانی بکەم من پێم خۆشە باسی هاوبەشی بکەم هەتا ئێمە ژنان هاوبەش نەبین لەگەڵ پیاوە لە قەرارە ئێمە ناتوانین جێی خۆمان بکەینەوە چونکە ئەبێ ئەم قۆناغی یەکسانیمان تێپەڕاند بێ چونکە یەکسانی ئێستا دادی ژن نادا هاوبەشی دادی ژنەدا ئەبێ ژن هاوبەش بێ لە پێگا لە بڕیاردان لەو شوێنە هەستیارانەی کە پێویستە تێدا ژنیش بە دیتنی خۆی بە ڕوئای خۆی بە بۆچوونی خۆی قەراری تێدا بدا لەبەر ئەوەی ڕوئای ژنان و پیاوانە دوو ڕوئای زۆر زۆر جیاوازن تەنانەت لە خێزانیشا لە پەروەردەکردنی مناڵیشدا دایک ڕوئایەکی هەیە باوک ڕوئایەکی هەیە بەڵام بەداخەوە زۆر بەداخەوە ئێمە لە باشووری کوردستان کە هەرێمێکی ئازادە ئێمە نەمانتوانیوە عەقڵیەتێکی ئازاد بەرهەم بهێنین یان وا بکەین پیاو ئازادکەین لەو بیر و هزرە کۆنەپەرستانەی کە پێویستە ژنێک هاوبەش بێ لەگەڵیە من پێم وایە هەتا ئێستا عەقڵیەتی پیاوسالاری زاڵە بەسەر بیر و هزری پیاوەکانماندا بەداخەوە پێیان وایە هێشتا ئەوان نەگەیشتونەتە ئەوڕایان ژن هاوشانی خۆیان ببین کەواتە عەقڵیەتی پیاوسالاری هەیە چۆن ژنی بە توانامان ئێمە ژنمان لە هەموو بوارەکانە هەیە لە بواری میدیایمان هەیە لە سیاسی هەمانە لە ئابووری هەمانە یعنی هیچ شوێنێک نییە ژن دەستی پێنەگەیش بێ هیچ بوارێک نییە ژن دەستی بۆ نەبرد بێ لە نووسینە لە وەرجێڕانە لە کاری ڕۆژنامە نووسیدا چاڵاکوان یعنی لە هەموو بوارێکە ئێمە ژنمان هەیە چۆن ژنمان نیە بەڵام عەقڵیەتی پیاوسالاری یان هزر و بیرکردنەوە ئایدیای پیاوانە ئێستا وا ئەکە کە هێشتا ژن هاوشانی خۆی نابینی بێ بەتەنیشت ئەوە ببێ بە بڕیاردە بەتەکیدی من پێم وایە یەکەم خاڵ یانیان خاڵی سەرەکی بۆ ڕێگەگرتن ئەو یاسایانەی کە دەرەکرێن لە پەرلەمان کە پەرلەمان شوێنی یاسا و تەشریعاتەکانە جێبەجێ بکرێ لەسەر ئەرزی واقع کاتێک تۆ ئەو یاسایە جێبەجێ کرا کە بە یاسات تۆ توانیت بەر بەم تونند و تیژیانە بگری
تۆماتیچیان توندوتیژەکان کەمە بێتەوە. دوایی هێنانی ژن، هێنانی ئەو ژنانەی کە خاوەن بڕیاری خۆیانن دوور لە ئایدۆلۆژیای حزبەکان بیرەکەنەوە، ژن بێنی هاوشانی خۆت پیا بتوانێت بزاڵ بێ بەسەر ئەو عەقڵیەتەوە ئەو بیرکردنەوەی خۆی کە ژن بە هاوشانی خۆی ببینی. ئەینجا پەروەردەی بنسینەی بەڕاستیەکە کە لە شتا هەرە گرینگەکان ئێمەکە بتوان حکوومەتی هەرێم لە ڕێگای وەزارەتی پەروەردەوە لە کاروباری کۆمەڵایەتەوە ئەمانە هەمووی کاری لەسەر بکە. شتێکی تریش خاڵێکی تر کە زۆر مهمە سانسۆر خستنە سەر ئەو سۆسیال میدیایی کە ئێستا بە شێوەیەکی زۆر پەرش و بڵاو و زۆر بەبێ سەروبەری کار ئەکا، وەکو وتم تەنیا کار لە سەرمانشێن تووڕە سەرنجڕاکێشان بۆ پەیج سایتەکانیانەکەن نەک بۆ چارەسەر. ئەمانە هەموو کۆمەڵێک چارەسەرن کە حکوومەتی هەرێم لەژێر دەستەڵاتی خۆیدایە و ئەتوانی کاریان لەسەر بکاتن و ئەتوانێ ببێتە هەنگاوێکی خێرا. هەنگاو زۆرە، بەس کامە هەنگاو خێراترە یان کامە چارەسەر خێراترە ئەوەی کە لەژێر دەستەڵاتی خۆیدا، ئەوەی کە ئەتوانی خۆی کۆنتڕۆلی بکە. ئەمانە هەمووی ئەتوانی کاریان لەسەر بکە هەنگاوی خێراتر بن تا چیتر توندوتیژیەکان بەو شێوە مەترسیدارە پەرە نەسێنێت.